دەمە هەمیشە باس لەوەکەین ئەڵێن مادەی پلاستیکی زیانێکی زۆری هەیە بۆ پیسبوونی ژینگە و هەروە بۆ تەندروستی خۆشمان. بەڵام ئێمە هەر کەسە و لای خۆمانەوە تا ئێستا دەستمان بەوە نەکردووە کە لە جیاتی ئەم بڵە پلاستیکە بێم ڕۆژانە بڵێکی دیکەی ئاو بەکاربێنم کە ئەتوانم هەموو ڕۆژێکیش بەکاری بێنمەوە. لە دوایە کە من ئەم بڵیان بەکارێنم ئەبەیان بیخەمە ژینگەوە پیسی بکەم یاخودۆتا دووبارە ناتوانم بەکاری بێنمەوە لەبەرەوەی هەنێ زیانی تەندروستی هەیە و شوێنێکی تایبەتیشمانێ بۆ ئەوەی کە دووبارە بڵێن ئەمەیتیادا ئەنێ بۆی دووبارە بۆ ڕیسایکلین و بەکار بهێنرێتەوەنێ. بەڵام ئەمەیان بۆ ئێمە سوودی زیاتر من ڕۆژانە ڕۆند ئەمە بەکارهێنم لە ماڵەوە ئاوی تێ ئەەکەم سەهۆڵی تێ ئەەکەم و ڕۆژانەش ئەمە کۆمەڵێک لە بواری ئابووریشەوە سوودی هەیە بۆ من. پارە ئەگەڕێتە بۆ من لەبەری کە من هەموو ڕۆژە بچم ئاو بکڕم من ئاوی خۆمم پێ و لە ماڵەوە هێناومە کەواتە ئێمەی تاک پێویستە لای خۆمانەوە هەر کەسەمان دەست بکەین بەم پرۆسەیە. بەڵێ ئەمە ئەمڕۆ لە تەوەری کۆتایی پرۆگرامەکەمانە باز لەواکەین کە چۆن هاوڵاتی هۆشیار بێتەوە لەوەی کە کەمترین مادەی پلاستیکی بەکاربێنێت. پەیوەند باسی لەوە کرد کە چۆن دەبەی ئاو پلاستیک زیان بە تەندروستیمانەگەێنێت. دواتر لەگەڵ میوانەکەمانە باسی ئەواکەین وە چۆن بچینە بازار و تورەکەیەک بەکاربێنین لە بری ئەوەی نایلۆنێ بەکاربێنین. تۆ نانێکی گەرمەکەیتە ناو کیسەیەکی نایلۆنەوە کە چەندەها مادەی تیا بەکار هاتووە بۆ دروستکردنی ئەو نایلۆنە کە زیان بە تەندروستیمانەگەینەوە. دواتر ئەو نایلۆنە ئاچێتە ژینگەوە زیان کەواتە زیانەکەی ئەبێت بە دوو ئەوەندە لە ژینگەیە ئەمێنێتەوە و لە ناو ناچێت و دووبارە ڕەنگە ئەو نایلۆنە بەکار بهێنرێتەوە بۆ دروستکردنی مادەی پلاستیکی دیکە کەواتە زیانەکانی بەردەوام بەدوای یەکایەت. گفتوگۆی تەوەرەکەمانەکەین لەگەڵ مامۆستا شاگوڵ ئەبوبەکر توێژەر لە دەستەی کوردستانی. مامۆستا سڵاوت لەبێ ئەم کاتە بەخێر بێت. زۆر سپاس دەکەم پێتان باش. سەرەتا باسێکی مادەی پلاستیکیمان بۆ بکەیت. ئەم دەبانەشت هێنا و ئەم تورەکەیش بەڕێزت هێناوتە. مادەی پلاستیکی زیانەکانی چییە و بۆ نەبووتە کەلتور لای ئێمە من کە ئەسمە بازار ئەم تورەکە لەگەڵ خۆمان بەرم قیچەکە بە میوەکانم تێکەڵکەم. ڕاستی سپاسدانەکەم بۆم دەرفەتە و هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و خەڵکی بە شێوەیەکی گشتی ئەرکێکی پیرۆزە و پێویستە هەموو کەناڵەکان کاری بۆ بکەن. سپاسی کورساتەکەم کە هەموو کات چایان لەسەر ژینگەیەوە هەر کەیسێکە پێویستی بە هۆشیارکردنەوە بێ بەرنامەی لەسەرەکەن. سپاسدانەکەم. زیانەکانی پلاستیک زۆرن لە ڕاستیە ئەگەر تێوێت بە بەرنامەیە کۆتایی پێبێنی بە زیانەکانی کۆتایی نایە خۆی بەکاری نهێنی باشترێکە. بەڵام ئەگە هەر بەکاری هێنا بە ڕێژێکی کەمتر بەکاری بێنیت ینی بۆ ڕێژە زۆری ئێستا ناکە چۆتە ناو هەموو بڵێن ماڵێکەوە و لە هەموو بۆنەکان و لە هەموو شوێنە گشتی و تایبەتەکانە بەکارهێنرێ. بوونی پلاستیک خۆی خراپەکەی لە چیایە؟ خراپەکەی لەوایە کە ئەو پلاستیکی بەکارێنین ئێمە خواردنی تیا هەڵەگیرە یاخود ئێمە خواردنی تیا ئەی خۆینەوە بۆ نمونە یاخود لە کاتی کڕینی شتومەکە و خواردنە بە تایبەتی کە بۆ نمونەگەر سەمون و نان بە نمونە بێنینەوە کە ڕاستەخۆ بە گەرمێکرێتە ناو کیسێکی نایلۆنەوە. بە خۆشحاڵیەوە قایمقامی سلێمانی لە ساڵانی پێشوە دوای جودێکی زۆری ڕێکخراوەکان و با بڵێن حکوومەت خۆشی بەجوو بە یارمەتی ئەوانیش ئەو یاسایە فێڕکراکەوە ئەبێت لە سەمونخانەکانە کیسەی کاغز بەکاربێنرێ. بەڵام کە ئەچیتە خۆت بەرکەوتنە هەیە چیتە سەمونخانەکان یان نەوخانەکان کیسەی نایلۆنەکە بەکارهێنن ئەڵێ لەبەرەوەی خەڵک زۆر تااقەتی کاغزەکەی نییە یان بە بیانووی ئەوەی کە نرخی کاغزەکە گرانتر ئەکەوێت لە سەریان ئەگەر هاتو هاوکاریان بکرێت ئەوە کاغزەکە بەکارهێنن و کێشیان لەگەڵ حەجمی کاغزەکەشا هەیە ئەڵێن بچووکە یاخود هەموو حەجمەکانی و کاتێت بەردەست نییە. ئێمە بین باسی زیانەکانی پلاستیک بکەینەوە. طبعاً ئەگەر باسی بنمونە ئەوەی کە زۆر بەکاری ئەهێنین ڕۆژانە بۆ ئاو خواردنەوە بۆ نمونە بتڵی پلاستیکە ئەوەی کە بەڕێستان باستان کرد زۆرترین شتێکە لە تۆ لە ڕۆژە بەکاری بێنیت ئاو خواردنەوەیە لە ڕۆژێکە. طبعاً ئەگە تۆ واز لەوە بێنیت لە ڕووی ژینگەیەوە چ کارە ساتێک دروستەکە ئەو پلاستیکە کە بۆ یەکجار بەکارهێنرێ و فڕێ ئەیرێت ئەوە خۆی بابەتێکی ترە. بەڵام ئەوەی کە پەیوەندی بە تەندروستی خۆمانەوە وەکو مرۆڤ ئەو ئەوەی کەی خۆینەوە ژەهراوی بۆ مادە پلاستیکە. طبعاً پێکاتی پلاستیک لە جۆرێکەوە یاخود لە بەرهەمێکەوە بۆ بەرهەمێکی تر ئەگۆڕێ. بەڵام ئەوەی کە لە بوتڵی پلاستیکە بەکارهێنێت و هەرزانە و کواڵیتەکەی کەمە بەڕاستی لە لای خۆشمان کواڵیتی جۆری بۆ شێوەیە نییە تومتیش بێت کە جۆرە باشەکان پێێنە ناو وڵاتەوە با بڵین ئەمە خۆی بابەتێکی ترە. ئەو جۆری کە بەکارهێنێت بۆ یەک جارە و خراپە پێکاتەکەی لە کاتێکا بە هەموو جۆرەکانی و طبعاً ئەو بتڵ پلاستیکانی کە لە بازار هێچ پەرداخ یاخۆ بتڵ لە پلەی گەرمی بەرزە یاخود نزمە ئەو مادە کیمیایی ئەچێتە ناو ئەوە بۆ ئێمە ئیخۆین
لە کۆتاییە کێشەی تەندروستیمان بۆ دروست دەکات چونکە ئەو مادە کیمیاییە بەپێی و دراسان و توێژینەوانی کە کراون وەکو هۆرمۆنێکی ئیسترۆژین ئیش ئەکا لەشی ئێمەیە کە خۆی لە ئەسڵا ئیسترۆژین نییە بەڵام کاتێتە پێ کاتی خانەکە وەکو ئیسترۆژین وەکو هۆرمۆنێک کار ئەکا من وەکو تەندروستی ناتوانم تەفاسیلەکەی تان پێ بڵم لە بەر اختصاصی من نییە بەڵامەوەی لەسرم خوێنتە لە توێژینەوەکانە باسی ئەوواکەن کە کێشە بۆ کۆ ئەندامی جگەر دروست ئەکات بۆ مێشک تەسیری هەیە بۆ کۆندامی دەبار بەتایبەتی لە مناڵەکە ڕێ لە گەشەی مناڵ ئەگرێکم پێ کاتە پلاستیکانە لە دروستکردنی ئەو مەمانەی کە شیری مناڵ و بۆ پلەیەکی گەرمی دیاریکرا ئەو شیرێتی ئەکرێت و مناڵە ئەیخوات هەر لە دایکبوونەوە تۆ بەرکەوتنی ئەبێت لەگەڵ ئەو مایکرۆپلاستیکی کە لە ڕێ ئاو بیاخود شیرۆ بێ ئەیخوات طبعا زیانەکان زۆرن ڕاستەکەی نازانم لە چیا کۆیکەینەوە بەڵام بە کورتەکەی ئەوە بووکە بۆ باسکرد بەس من لەسەر مێزەکە کۆمەڵێک تەرمۆزە و ئاو تێناوە لا بڵی شوشە ئەگەر پێمان بڵێ بڵە شوشەکە تەندروسترێکە ئەو هیچ کێشەیەکی نییە بە چاو بڵە پلاستیکەکە بەڵێ بێگومان شوشە باشترینیانە طبعا دوای شوشە ئەتوانین بڵین ئەلمنیۆم یاخود ستیلیش زۆر باشە بەڵام پێکاتەکانیان کە بڵی زۆر سیف بێ شوشەکە لە هەمیان سیفترە لەبەرەوەی کارلێک ناکات لەگەڵ ئەو شلەمەنی کە تایەتی بەداخەوە پلاستیکێکی کێشەکانی ئەوەیە کە هەنێک کەس بەڕاستی لە ڕووی نەبوونی زانیاری تەواو لەسەری بەکارێ هێنێتەوە جاریکە خۆی بۆ یەکجارە ئەو مادە کیمیانی کە لە پلاستیکا هەیە ڕاستەخۆ تێکەڵ بە شلەمەنێکە ئەبێ ئەگەر هاتو ئاو بێ یاخود جارێکی کە بەکاری بێنێت کە خۆی بۆ یەکجار دروستکراوە بەڵام شوشەکە کێشەی نییە ئەو کارلەکە دروست ناکات لەگەڵ شلەمەنەکەی ناوێ کە ئێستا پلەکانی گەرما بەرز بۆتەوە لە زەبەر مارکێتەکانە ئابینین ئاوەکان ناوبوت لە پلاستیکەکانە لەبەر ئەم خۆرە دانراوە ئەمە دووبارەش ئەو ئەوە دیسانەوە ژەهراوی نابێتەوە لەگەڵ خۆی بڵە پلاستیکەکان وەکو وتم دەرجێکی دیاریکراو هەیە بۆ هەڵگرتن و گواستنەوەیە طبعا لە شوێن دروستکردنەوە تا شوێنەی کە یەکێک بەکاری هێنی ئایا لە سوپەرمارکێتەکان دای بنێن لە شوێنێکی ناتەندروست لەسەر ئەوەکە خۆشی ئاماژەی پێکراوە بەڵێ یاخود لە کاتی گواستنەوە لە کارگەکەەوە بۆ شوێنی فرۆشتن و بەکارهێنان طبعا مدەی هەڵگرتنی ئەو ئاوەش لە ناو بتڵەکە خۆی دیاریکراوە نابێت لە 6 مانگ زیاتر بێت ئەگەر هاتوو لە دەرەجەیەکی ستاندەری پلەی گەرمیا کە بۆی دانراوە لە بینی 22 بۆ 24 ئایا کە زۆر زەحمەتە بتوانم ئەوە بڵێم کە لە کاتی دروستکردن و گواستنەوەکە ڕەچاوی ئەو خاڵە کرابێت طبعا لە بەرزی پلەی گەرمیا هەر ئەو مادە کیمیایی تێکەڵ بە ئاوەکە ئەبێت لە کاتی ساکردنەوەش و لە کاتی کە لە ناو بەڕادا هەڵی گیری یاخود ئەی بەستێت کە زۆر خراپە یاخود بەکار پێندێت و یا مودێکی زۆر هەڵبژێرێت و بە تایبەتی کە زۆربەی خەڵکە ئەیبینم بتڵە پلاستیکەکان یاخود ئەو بتڵە ئەوانی کە بەکاری لە ناو سیارەیە بەجێ هێڵن کە پلەی گەرمی ناو سیارەکە چەند پلەیە گەرمتریشە لە دەرەوە یاخود ئەو کارتۆنانی کە پرداخە ئاوەکانی تیا هەڵەگیریان دەرەجەی حرارەتی دەرەوە ئەگەر هات و 37 بێ ناو پاکەتەکە 39 چلە لەبەرەوە ئەو مادە کیمیاییە ئۆتۆماتیکی خۆی چێتە ناو ئاوەکەەوە بێجگە لە زیانەکانی پلاستیک خۆی کە تۆ یەکجار بەکارێن تو فڕێ کێشەیەکی ژینگەی دروست ئەکا لە کۆتاییە طبعا بەکارهێنانی ئەم بتڵە شوشە یاخود ئەلمنیۆم یاخود مس لە هەنێک شوێنە کە بەکارە هێن یاخود لە کۆنا لە گڵا بەکاریان هێناوە مەرکانە هەبوو بۆ سارکردنەوە و پاڵاوتنی ئاو زۆر تەندروستتر بووەک لە ئێستا بەداخەوە ئێستا ئێمە ئەو هۆشیاریەمان کەمە یاخود دەگەر هەبێ بە ڕێژێکی وانە من زۆر جار هەڕەمەکی لە خەڵکە پرسم کە باسی پلاستیکەکەن بۆچی بۆیان باسەکەم پلاستیک چەند خراپە من خۆم 3 ساڵە بەکاری ناهێنم تەجروبەم کردووە کە ئەتوانی بەبێ پلاستیکەکە ینی توانی ئایش بخۆیت و تینوش نەبێت و ئاسانی شەبەدی شوشێ لەگەڵ خۆتا بێن یا بتڵێک لەوانە زۆر جار ئاوم لێ براوە مەسەلەن ئەگەر چوو بێتین بۆ دەرەوەی شار لە کارێزێک یاخود لە کانیەک پڕم کردوێتەوە یاخود ئەگەر هاتو زۆر تینم و بێدەسم نەکەوت پێ ئاوەکە پڕکەمەوە هاتووم شوشێک یان مەسەر شیر یاخود شەربەت یان هەر بابەتێکی ترکە لە شوشەیە خل لە پاکەتە هەڵگیرابێت ئەوانە بەکارهێناوە تاکو شوێنێک ئاوم دەستکەوتووە و پڕم کردوێتەوە لەبەرەوە بەکارهێنانی ئەمانە زۆر جار تینو بێ زۆر باشتر لەوەی کە تۆ ئەو ئاوە بخۆیتەوە کە وەکو بازار وەکو نان کڕین وەکو میوە کڕین بەڵێ ئەوە بابلی باسی ئاو خواردنەوەمان کرد ئەگەر بیتە سەر ئیشەکانی تی ڕۆژانە کە تۆ پلاستیک لە بەکارهێنی یاخود وەری ئەگریت و شوێنانی کەشتی لێ ئەکرد لە بازارکردنی کی ئاساییەوە بێ بۆ سەوزۆمیەوە بێ یاخود نان بێ یاخود سەمون بێ یاخود جلوبەرگ بێ کیسەی قماش ئەتوانی وەکو جێگرەوەی بۆ ئەو بەکاری بین لەگەڵ خۆتابی بێ جێیەکی زۆر لێ ناگرێت و ئەتوانی بەکاری بینی زۆر جار من خۆم بیرم چووە یعنی ئەوە بە تەجروبە پێتانی ئەڵێم زۆر جار لەوانی کێک بڵێ کیسەی قماش من بیرم چوو یان پێم نەبوو چی بکەم
چوومەتە شوێنێک سوپەرمارکێتی بیا دوکانێکی میوە بخۆیان کارتۆنیان هەیە سابەتی بەتاڵیان هەیە و بەکاری ناهێنن ئەوە پڕ کردو لەگەڵ خۆمان هێنەوە یا زۆر بەی ئەو پرۆدەکتانی یاخو بابەتانێکی کڕی خوان پێچراون یا لە پاکەتان یاخو لە کیسەیان دەستکیشی هەیە ئەبینی بۆ دەکاتە کیسێکی نایلۆنەوە نامەوێت خۆی کیسەیە پێویستی بە پێچانەوە بە زەرف نییە بەدیلەکان ئاسانن بەڵام ئەوەی خەڵک فێر بووە کەوا کار ئاسانی بۆ خۆیەکە و کیسە نایلۆنەکە وەرەگرێ ئەگەر هاتوو ئەم کیسانە هیوادارم لایانی پەیوەندیدارگەی گوێ لەمانە بێ بکرێ بە پارە و بەدیلەکەش لە سوپەرمارکێتەکانە بەستێرێکی زۆر هەرزان بفرۆشرێ ئەو کاتە تۆ لە ئەوەی هەموو جارێ بچی پارە بێ بە کیسە نایلۆنەکە دەجار بیرەکەیت و کیسەکە لەگەڵ خۆتا بەری یاخود کیسێکی قماش لە دوکانەکە حاضر هەبێت و بیکڕێت و یا شتانێک کە پێویستیان بە کیسەن یا لەگەڵ خۆتا مامۆستا بەکارهێنانەوەی ئەمە چەند جارێک ئاساییە بەڵێ لەگەڵ ئەتوانی بیشویت و بەکاری بێنیت گرفتێکی نییە نانەکەشن باشە مامۆستا پاسمان لە زیانەکانی پلاستیک کرد بەڕێستان زیاتر وردن لە کارەکەیە و ئیشتانە سەر پلاستیک و زیانەکانی کردووە ئەگەر باز لە دروستکردنی پلاستیک بکەین بە تایبەت ئەو دەبەی ئاوی کە ئاڵەی هەرزانترین مادی تیا بەکارهێنرێ من خوێنومەتەوە لەسەری کە لە مادەی مادە پزیشکیە فڕێدراوەکان مادەی پلاستیک دروستەکرێ قاب دروستەکرێ دەبە دروستەکرێ ئەگەر باسێکمان سەرەوە بۆ بکەین خۆی لە ڕاستیا وتم پلاستیک خۆی بەکارهێنانی باشترین چارەسەرە بۆ ئەوی کەمی بڵێن ئەو ڕێژە پلاستیکە لە سروشتایان لە ژینگا کەم بکەینەوە یەکەم بەکارهێنین ئەگەر تا بتوانی بەکارهێنین ئەگەر هاتوو بەکارهێنا بە ڕێژەیەکی کەم هەتا بتوانیت بەنانەبیتە بەکارهێنانی پلاستیک بۆ دووبارە بەکارهێنانەوە ئەو پلاستیکان طبعا لە ئەگەر هاتوو سەیری هەرێکێک لەو پرۆدەکتانە بکە کە لە پلاستیک دروستکراون لە ژێرەکەیە سێگۆشەیەکی لە ژێرایە و ڕقەمێکی لەسەرە طبعا لە 1 تا 7 هەیە ئەم ڕقەمانی کە لە سەرێتی هەرێکی معنایەکی هەیە ڕژێمە ترسەکانی کامیان باش و کامیان خراپە طبعا کە دروست کراوە خۆی بۆ بەکارهێنان دروست کراوە بەڵام خراپترینیان ئەو ڕقەمانن ڕقم 1 ڕقم 3 عفو ڕقم 3 و 7 و 6 ئەگە هەر لەسەری نەبوو لەسەری نەبوو بەڕاستی نازانین لە چی دروست کراوە ئەوان کێشەیە ئەمە لەسەر ئەگەر لەسەری نەبێ ئەوە نازانی چییە بەڕاستی نازانین نەوع باشەکە یا خراپەکەیە بەڵام لە ئێستا لە یەکێتی ئەوروپا و لە سین تقریبا 95 بۆ 90 وڵات ئیمزان لەسەر ئەوە کردووەکە ئەو پلاستیکیانی کە دروستیەکەن BPA فری بێت طبعا لە سێ نووسراوە BPA 1 بۆ نمونە یان نووسراوە ڕقم 1 بەتەنیا 0.1 یا 0.2 تا 7 هەیە ئەو مادەی کە لە پێکاتی پلاستیکەکەیە طبعا پلاستیکە خۆی بەتەنیا زەرەری نیە ئەگەر هاتوو ئەو ئیزافاتانی تێنەکرێت طبعا بۆی پلاستیکە ئاسان بێ بۆ گواستنەوە ڕەنگەکەی ڕوون بێ یاخود جار ڕەنگی تری تێ ئەکەڵەکەن مادەی تری بۆ ئیزافاکری ئەو مادە ئیزافە کراوانەیە کە وای لێکە کار لێ بکات لەگەڵ ئەو شلەمەنی کە تیا هەڵەگیری یاخود ئەو بابەتە خواردەمەنیانی کە پێچانەوەکان بە پلاستیک چەند ئەو مادە پزیشکیە فڕێدراوانە بەکارهێنرێتەوە لە دروستکردنی مادە پلاستیکەکانە بەڵێ لە ڕاستیان وەکو کارگا نازانم ئەو کارگانە سەرچاوی ئەوەی خوێنمە لەسەریاڵە زۆرینەی ئەوە بەکارێت بەڵێ ئەکید کە تۆ باسی ڕیسایکلکردنی مادی پلاستیکیەکی هەموو جۆرەکان ئەهێنرێتەوە بە پێی ڕنگ و بە پێی کواڵەتی و بە پێی پێکاتە کیمیاکی جیاکرێنەوە جارێکیکە بە چەند عملیەکی کیمیایی جارێکە بەکارهێنەوە حەزەکەم بۆ شە پێ بڵم لە سادەی ئەو پلاستیکی کە هەیە بە پاشەڕۆی پزیشکیەوە بێت بە تابێت لە کاتی کۆڤیدە ڕێژەی زیادبوونی پلاستیک بەرز بووە بەهۆی ئەوەی کە تۆ ئەبێ و خواردانەیە خوب پێک ئەو بەرهەمانێکی کڕێبێ پێچراوە بن لەبەروی کە ئەو ڤایرەسە نەگوێزێتەوە ئەو لە سادەی ئەو پێکاتە پلاستیکیانە ڕیسایکل ئەکرێتەوە دوای چەند جارێک ڕیسایکلکردنەوەش بەکار نایات جارێکە یعنی ئەبێ بە مادەیەکی پۆرتکا و ڕیسایکلیش ناکرێت و لەبەرەوە پلاستیک بەڵایە ئەگەر هاتوو لە یەک جار بەکاربێنی یاخود چەند جاریشی ڕیسایکل بکرێتەوە لە ئاخریشە دوای چەند سە ساڵێک طبعا بەپی جۆر و پێکاتە کیمیایی پلاستیکەکە مدەی شیبوونەوەکەشی ئەگۆڕێت و دوایشی کەشی ئەبێتەوە بەڵایەکی ترکابێ بە مایکرۆ نانۆ پلاستیک جارێک کە تۆ کابێ بە نانو لە ڕێهەناسەدان و هەڵێمژی ئەچێتە ناو پێکاتی خاکەوە لەو خۆراکێکی ئیخۆین لەو بەرهەوانی ترکە لە زەویەوە دەسمانەکەوێت و لە هەواوە ئێمە هەڵێمژی جارێکی کە ئێمە بەرکوتمان لەگەڵ و مایکرۆپلاستیک لەسەر بەکارهێنانەوەی بڵە پلاستیکان ریسایکلکردنیان لانێک لە وڵاتەکانەوە کە زانین کاتێک کە تۆ دەبێکی پلاستیک بەیان شوشەیەک بە کە بەکاری ئەێنیت لە بەرامبەر گەڕانەوەی ئەو دەبیان ئەو شوشەیە تۆ پڕەپارەیەک وەرگێگە پڕەپارەکە کەمیش بێ بەڵام هەوڵاتێک کە ئەزانە پڕەپارێک بەرامبەرەوە وەرەگرێتەوە لەوانەیە فڕینەیەتە ژینگە و دووبارە بیگەڕێتەوە ئایا تا چەند گرنگە لە هەرێمی کوردستانیش ئەم ڕێسایە هەبێت و ئەم جۆرەکارە هەبێت لە ڕاستەیە ئێمە زۆر ئیش هەیە بیکەین بۆ ئەوەی ئێمە دوورکەوینەوە لە بەکارهێنانی پلاستیک یا خود بەکارهێنانی جارێکی کە یەکەم پێویستمان بەوەی کە تا ئێستا ئێمە خۆڵ و خەشاکی کوردستان و عێراق جیا ناکرێتەوە پلاستیک بەجیا خواردن بەجیا
پاکەت و قوتو ئەمانە بەجیا شوشە بەجیا جیا بکرێتەوە کەم و جیا کردەوە بۆ ڕسایکلکردنەوەی ئاسانترێکە و عملەکە خێراترێ بێ دومینیان بۆ دانانی نرخێک لەسەر ئەو بابەتانە چ شوشە بە یا پلاستیک بە یاخود قوتو بێت ئەمانەوە لە هەوڵاتیەکە کە بیر بکاتەوە لە مقابلە کە پارێکی دەستەگەی فڕی نایە کوێ کاتەوە ئیبا بۆ شوێنی کاتایبەتە باوەرگرتنەوەی کۆبوونیا خود و بڕەپارێ لە سوپەرمارکێتەکە بەکاری و کڕینی شتومەکی تر لە عینەن کاتە دانانی یاسا بۆ سزادانی و کەسانەی کە بە شێوەیەکی یاسایی یاخود بە هەڕەمەکی پلاستیک فڕێن یاخود سزایەکی ڕەمزیش بێدا بنرێت بۆ کەمکردنەوەی فرەدانی ئەو پاشەڕوانە بەڕاستی لە وڵاتی ئێمە لە دەبێتی تریشا باسی ئەوەم کردووە تەنها باسی فڕیان و ئەوە ئەکەینیانی کێشەی ژینگە تەنها لە فڕانی پلاستیکانی کێشەکە زۆر لەوە گەورەترانی گەتۆ بێ دانیشی ئیش لەسەر هۆشیارکردنەوەی خەڵک بکەیت و لە عینەن کاتیشا دانانی یاسا و قانون و جێبەجێکردنیشە تەنها یاسای بە تەنیا خۆی گرنگ نییە جێبەجێکردنەکەی لە یاساکە گرنگترە یاسای زۆر باشمان هەیە کە جێبەجێکردنەکەی ئاستەنگی هەیە و پێویستیان بە هەمواکردنەوە هەیە اینجا ڕۆن لە وڵاتی ئیمارات کۆمپانیایەک هەیە بە ناوی دیگراندەوە هەڵەسی چەکە ئەمت لە پلاستیکانی کێمە ئەیخۆینەوە خەڵکی ئەیگەڕێتەوە بۆ ئەو کۆمپانیایە ئەویش لەوە تیشێرت و کڵاو ئەو جۆرە بابەتانە دروست دەکات ئەمەش لە کۆتایی هەر کارێکی باشتر لەوەی کە دووبارە بەکارێتەوە بۆ کارێکی دیکە ئەمە ئەچێتە بابی ئەوەی کە تۆ بەکارهێناوە بەڵام چی لەو بەرهەمەکی کە دروست بووە لە ئەنجامی و بەکارهێنانەوە ئایا بەڕژێکی زۆری یاخود کەمە لە ئەخیرا تۆ کەگیتە سروشت و زیانی هەیە طبعاً بەکارهێنانی ئەو نەوەمادانە چۆتە فاشنەوە ئەکید زۆربەی جلانەی کە هەن لەسەری نووسراوە کە ئەمە دووبار بەکارهێنراوە لە بابەتی جلێکی تر یاخود لە پرۆدەکتی کە دروستراوە شەرکاتی دروستکردنی پێڵا و جلوبەرگ زۆریان پەنا بۆ بن لە پەنا ئیشەکەی خۆیانە دۆستی ژینگە بن و بۆ ئەوەی زیاتر ڕەواج بە مارکەکەی خۆیان بن پەنا بن ئەوەی کە لە پەنا ئیشەکەی خۆیانە ئەوەش بکەن شتێکی باشە کە بێتەوەی کەمبوونەوەی ڕێژەی ئەو خاشاکە زۆری کە لە ڕێکی پلاستیکۆ دروست بەڵێ سپاس بۆ بەڕێزت مامۆستا شاگوڵە بووبەکر دەستەی کوردستانی بەڵێ سپاس بەوەی کە ئەم دەرفەتت بەێمەدا و هیوادارین کە هاوڵاتیان گوێیان لێمان بوو بێ بتوانن زیاتر ئەم تورەکانە بەکاربێنن و دەبەی شوشە بەکاربێنن بۆ ئەو خواردنەوە سوودی لێ ببینن وەک لەو کیسە نایلۆنە بەتایبەت کیسەی نایلۆن بۆ نان بەڕاستی زۆر ناشینە هەر یەکسەر کارلێکەکە ئەبینێتە ڕەشەکانی بەنانەکەوە نووسێت ویستم یەک شتێکە بەڵام ڕاستەکەی فکرم چوو بیدایەت ویستم ئەوە باسکەم لە ئێستاە لە ڕۆژی جیهانی ژینگەی ئەم ساڵا کە بۆنەیەکی جیهانیە لە 1970 وڵات یاد دەکرێتەوە ساڵانە هەر ساڵە بە دروشمێک یادەکە ئەکەنەوە ئەم ساڵ بۆ یادکردنەوەی ئەو ڕۆژە جیهانیە کە ڕۆژی جیهانی ژینگەیە پلاستیکەوە ڕوبەڕووبوونەوەی کەمبوونەوە نهێشتنی زیانەکانی پلاستیکراوە بە دروشم و ئیشی لەسەرکرێ پێم خۆش بوو لە بەرنامەکەیە ئەمڕۆ بێ باسی پلاستیک بکەین لەبەرەوەی ئەم ساڵ تا ساڵی 2024 لەسەر ئەو بابەتە ئیشەکەی لە زۆربەی دەبیت و وەرکشۆپ و سیمینار و حملەکانی کە ئەکرێ بۆ پاراستنی ژینگە لەسەر پلاستیک و کەمکردنەوەی زیانەکانی